بە حەقەت یەکێک لە گرفتەکانی ئەم مەسەلەیە بریتێ لەوەی کە با بڵێن ئەوەی کە کراوەتە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی ئەم تەسبێتی حساباتانە لە بینی تەواجود و نفوزی ئەمریکی و ئێرانەکانە عێراقە. عێراق بۆ خۆی خۆ دەزانیت لە ماوەی ڕابردووی چەندین ساڵی ڕابردووە بە کۆمەڵێک شەڕ و چێشمە و ململانەی زۆر ناهەموار و ماڵوێرانکەر و کاولکارە تێپەڕیوە. بەڕاستی قودرەتی ئەوەی نەماوە کە بەرگەی جارێکی تر لەم جۆرە لە بەریەکەوتن و لەم جۆرە لە تەسبیح حسابات بگرێت لە ناو خۆی عێراقا. خۆی بەدڵنیاییەوە چونکە تەواجود و نفوزی سیاسی و استراتیژی چی ئێرانیش و چێ ئەمریکەکانیش زیاتر لە هەرێمێک لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستابوونی هەیە. بۆ نمونە نفوزی سیاسی و استراتیژی ئێرانی لە لوبنانە، لە سووریایە، لە یەمەنە، لە عێراقا و لە هەندێک شوێنی تریشە. لەبەرەوە چاوەڕوان کراوە کار و کاردانەوەکان لە بینی هەردوو دەوڵەتە چ لە عێراقا و چ لە شوێنێکی تری خۆرهەڵاتی ناوەڕاستیشە بەڵێن پێشاتی تازە و چاوەڕوانکراو بەخۆیەوە ببینێت. ئەو شەڕێک کە چاوەڕوانکراوە بێتە ئاراوە شەڕێکە بێت ناڕاستەوخۆ بێ، بەریەکەوتنەکە بەریەکەوتنیشی ناڕاستەوخۆ بێ. من لە ئێستاە نە زەرفی هەرێمایەتیش و نە زەرفی دەوریش بەرگەی ئەوە ناگرێت کە چێ ئەمریکا و چێ ئێرانیش بکەونە شەڕی ڕاستەوخۆ بەرامبەر بە یەکتری. بەڵێن شیمانەکانیش جیاوازن. یەکێک لەو شیمانانە باسە مەسەلەی داخستنی گەروی هورمزەکات. یەکێک لەو شیمانانەی تر بریتێ لەوەی کە ئەو دەوڵەتانەی کە با بڵێن جۆرێک لە ئەژمارکراویان هەیە بۆ سەر استراتیژێتی ئەمریکی گورزی سەربازیان بەرکەوێ بە دیاریکراوی سعودیە. یاخود مەسەلەن لە لوبنانە کاردانەوەیەکە بێ لەلایەن حیزبوڵای لوبنانیەوەنێ بەرامبەر بە ئیسرائیل، یاخود لە سووریایە کاردانەوەیەکە بێ بەرامبەر بە هێزەکانی ئەمریکا و لە عێراقیشا بە هەمان شێوە. لەبەرەوە ینی کۆی هاوکێشەکە و هەڵسەنگاندنی هەمویان ئاماژە بەوە ئەکەن کە لە ئێستاە دوورە بەریەکەوتنی ڕاستەخۆی سەربازی و لۆجستی و ئەمانە بەرامبەر بە یەکتری هەبێت لە بینی ئەمریکا و ئێران، بەڵام بە ناڕاستەخۆ ئەبێت. کورد لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە وەکو با بڵێن طیفێکی سیاسی عراقی دەرەکەوێت و لەسەر ئەساسی کۆمەڵێک سەوابەتی دەستوری پشتبەست بە دەستوری هەمیشەی 2005 عێراق بەشێکە لە ئەو هاوبەشە نیشتیمانی حکومڕانی کە لە عێراقا بەرجەستە بووە و کۆمەڵێک مەراحیلی خۆی بڕیوە و مشارەکاتی جیاوازی لە کابینە و هەڵبژاردنەکانی ڕابردووە بینیوە. لە دۆخێکی ئاوهایە من پێم وایە باشترین شتێک کە کورد پەنای پێ بگرێتەوە بە باشترین شتێک کە کورد خۆی بە دوور بگرێت لەو هەموو پرشی ئاگرەی کە ئەکرێ ڕاستەخۆ ناڕاستەخۆ زیان بە تێکچوونی ئارانی و ئاسایش و سەخانگیری هەرێمی باشووریش بە دیاریکراوی بگەێنێ ئەوەیە کە ئێمە لەسەر ئەساسی سەوابەتە دەستوریەکان متەمەسک بین بە پاراستنی حیمایەی سیادەی عێراقیەوە، چونکە پاراستنی سەروەری عێراق لە ڕووی سیاسیەوە لە ڕووی حکومڕانیەوانەیە یەکێکە لەو سەوابەتانەی کە بڕواناکە میش تایفێکی سیاسی عێراقی مشکلی هەبێ لەگەڵەیە. ئەمە یەک دوو هەمیان با بڵێن پەناگرتن بەم حاڵەتە بریتە لە ئیشکردن بۆ دوورخستنەوەی ئەو بەریەکەوتن و چێشمە و ململانی هەرێمایەتی و ژیانیانەی کە ئەکرێت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بوونیان هەبێت و سروشتی سیاسی و واقعی ئابووری و ئەو دۆخی کە ئێستا عێراقی کە ئەژی وەکو قۆناغێکی ئینتیخالی بەڕاستی بەرگەی ئەوە ناگرێت کە جێگەی ئەم جۆرە لە بەریەکەوتن و چێشمەکێش و ململانەی هەرێمایەتیش و جیهانیشی تا ببێتەوە، چونکە بەڕاستی ینی ئەمە بەر لەوەی کە قسەکردنی لەسەر دژایەتی ناڕاستە و خۆی هێزێکی سەر بە ئێران بەرامبەر بە ئەمریکا یاخود ئەمریکا بەرامبەر بە هێزێکی سەر بە ئێران قسەکردنە لەسەر پێشێلکردنی سیادە و سەروەری وڵاتێک کە بە ڕسمی بوونی هەیە و اعترافی پێکراوە و نوێنەرایەتی هەیە لە کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکانەوە هەموو ئەمانە بەڕاستی ئەمجا دوایەوە تۆ کۆمەڵێک سەوابەت و مەواسیق و با بڵێن ڕێکەوتنامەنی و دەوڵەتی هەن کە ئەمانە هەمویان ڕاشکاوانە باس لە پاراستنی سیادە و سەروەری خاکی وڵاتێکی دیاریکراوەکەن و ئەکرێ دێمە متەمەسک بین بەم مۆزوعەوە و داوای زەبطی نەفس لە هەموو ئەو لایەنانە بکەین کە بوونەتە بەشێک لە ململانی و بەریەکەوتنانەوە دوجار بگەڕنەوەوانێ بۆ سەر مێزی گفتوگۆ و حیوار لەسەر ئاسە سیاسیەکەی لەسەر ئاسە هەرێمایەتەکەی لەسەر ئاسە نێودەوڵەتەکەی و بە جۆرێک لە جۆرەکان چارەسەرەکان بە ئاقارێکا بڕات کە کۆتایی بە چێشمەکێشمی ڕاستەخۆ ناڕاستەخۆ لە بینی ئەم دەوڵەتانەیە بێنێت و پریشی ئاگرەکەشی نەگوازێتوانێ بۆ نەکە بەتەنە عێراق بۆ دەوڵەتانی تری ناو خۆرهەڵاتی ناوەڕاستیش.